عزیزانی دیمەن تیڤی جارێکی تر سڵاوتان لێبێت. ئێمە گوێبیستی ئەو کەیسە بووین و ئێستاش میوانێکی زۆر ئازیزمان هەیە، مامەسا ئامینە سدیق کە میوانێکی زۆر ئازیز و زۆر خۆشەویستە و یەکی کشەلۆ کەسانی کە بەردەوام لە پەیوەندیت پێوە ئەکرێ، خاتونەکان پەیوەندیت پێواکەن بە تایبەتی ئەگەر کێشەیەکیان هەبێ لە بواری خێزانیە، هەروەها لە بواری خەولێکدانەوەشە زۆر پەیوەندیت پێواکرێ. خوا بەخێر بەی سەر چاو زۆر خۆشحاڵ بووین خۆش بێخوا زۆر سپاس مامۆستا تریفەی بتوانە و خزمەتکار سپاس دەکەین مامۆستاگیان. گوێبیستی ئەو کەیسە بووی، ئەو کەیسە کە لە کێشەی هەیە لەگەڵ هاوسەریا لە بەرەوەی لە یەکتری تێناگەن، لە زمانی یەکتری تێناگەن، ینی هەر بە کورتەکەی بڵین لەوە چێن ئەم نەزانی هاوسەرەکەی چی ئەوێلی، چی دەربارەی ئەو کەیسە کە بەڕێزت کوێت لێ بوو؟ وڵی من ئەتوانم بڵێم بە جۆرێکی تر لێکدانەوە بۆ کەیسەکە هەیە. کاتێک گوێم گر بۆ خاتونە سیرەکەم بەڕاستی و خاتونە زۆر شت هەیە لە بیری چووە. بەڵێ هەر نهێنی ئەمەیشە کە خوای گەورە فەرمێ وەلا تەنسەو الفەضل بەینەکم، ئێوە چاکەی یەکتر لە بیر مەکەن. ئەم خاتونە بەڕێزە بێت چەند شتێک هەیە لە بیری بێ. یەکێ لەوانە ئەم کوڕە لە کاتی هاتنە پێشەوە لەم کچە بە خۆشەویستی هاتووە ژیانی لەگەڵا بەشکات باشە. 15 ساڵیشە بەیەکەوەن. ئەم 15 ساڵە لە ماوەی ئەم مشکلانە کە باسی کرد باسیەوەی نەکرد کە ئەم پیاوە دڵی گۆڕی بێ، پەیوەندی لەگەڵ کەسێکی کا هەبێ، کەواتە ئەم چەند کەلیمەکە ئەم خوشکە دووبارەی کردەوە خۆشەویستی نەماوە هەیە. ئەگەر نەمایە ئەم کوڕە دڵیە گۆڕی ئەڕۆژ بەلایەکی ترا. یا 15 ساڵ چۆن ئەیتوانی لەگەڵ ئەم ژنا کە بە تاکی دەمژنە بێزاری دەرەبڕێ، ئەو تا چۆ باسی کردو لە ماڵە باوانی مشکلەکەی گەورە کرد و مۆزوعەکەی خەڵکی تێگەیانوە، حتاوای لێ هاتۆ پیان تۆ بۆ جیانە. ئەگەر هاوسەری خۆشی نەویستایە ئەویش یعنی ئەکرد بە بیان و جابوویەوە لێ دوو مناڵی لێ هەیە. خاتون گیان تۆڵەی پیاوەکەت یعنی بۆی کەوا دەوام نەکەیت حەزی کردو مناڵتان بێ، کەواتە ئەم پیاوە ئامادەیە لە جوودی خۆی لە توانای خۆی تۆ تێرکە پێداویستەکانت جێبەجێکە، خاتوونی ماڵەکەی بیت، ئیسراحەت دانیشت و خزمەتت بکە. ئەم خاتونە ئەمانی لە بیر نییە باشە. بەپێی هینەکانیش باسی کرد کاتی ئەو کاتانەی کە گرفتەکان ڕۆدا، ئەو کاتانەیە کە ئەم لە ناو خەڵکایە لە کاتی سەیرانەکانە بەوەحدی پێدای باتە ناو سەیران چوونە دەرەوە، بۆ چوونە دەرەوە ئەی باتە دەرەوە بۆ خۆشی لەوێ جەوەکەی لێ گۆڕێ، داوەتێکیان هەیە جەوەکەی لێ گۆڕێ. لە کاتی قەرەباڵە خیایە، یعنی هێشتا باسیەوەی نەکردو بینی خۆی و هاوسەری مشکلیان هەبێ، کەواتە ئەم مشکلانە لە کاتێکا دروستە بێ ئەم پیاوە لە ناو خەڵکایە، کەواتە غیرەی هەیە. ئینجا وەکو عەرەبی شەڵێ ئەلغیرەة دخان الحب، غیرەی لێکا لە ناو قەرەباڵە خیا ئەوەنەی خۆشەوێ، غیرەی لێکا لەوانەیە چاویەکە چوو بێتە سەری یەکسەر جەوی تێکە چیە. باشە ئێستا ئەم ژنە چی بکە؟ یعنی بۆ نمونە لە قەرەباڵخایتر ئەم پیاوە بەم شێوازە بێ چی بکە؟ ئەبێ ئەم ژنە تێبگا کە ئەم پیاوە خۆشیەوێ. زۆر جار ژن بۆ خۆشەویستی ئەگری، یعنی هەرچی مشکلەیەتی ئەوە نازانم ئەگەر هەمووتان ئاگادار بن باسی خۆشەویستی بوو بگینا پێداویستەکانی تەواوە، مناڵی لێ هەیە حەزەکە داوام نەکە، حەزەکە لە ماڵە بێ وەحدی پێدا کە بیباتە دەرەوە، بەس کاتێک کاچنە دەرەوە لەناو قەرەباڵەخیا پیاوەکە جەوی تێکەچێ، کەواتە تەنها غیرەیە خۆشی ئەوێ زۆر خۆشەویستی وای لێکات لە کاتی قەرەباڵەخیا پیاوەکەی جەوی تێک بچێ، ئەگنا خۆ حەزەکە بیباتە دەرەوە. کەواتە ئەم دادەیەمان ئەبێت دڵی پیاوەکەی بپارێزێ لەو کاتانە. جلوبەرگی مەسەلەن پیاوەکە پرسی پێ بکات چی لەبەرکەم، حەزەکەی چۆن بچمە دەرەوە، چۆن بینە دەرەوە بەیەکۆ، با پرسی لێ پێ بکا بۆ جلوبەرگەکانی. لە کاتێکا کە ئەمی لەگەڵایە محاولە بکە زۆر کراوە نەبێ لەگەڵ کەسانێک ئەم حەزیان پێ ناکا یا ئەترسێت، بۆی دڵی ئەم پیاوەی ئارام بێت، محاولە بکە ئارامی بکاتەوە. ئەم پیاوانە ئەم جۆرە پیاوانە بەڕاستی دەستی هەموو کەسێ ناکەون. پیاوێک غیرە لەسەر ماڵ و مناڵی هەبێت، چاوەڕێی دەستی ئافرەتەکە نەکا، بەڵکو ئامادە بێ بەڕەنجی یعنی مانوو ببێ بۆی کەوا پێداویستەکانی بەرێ بەڕێوە. دوو مناڵی لێ هەیە حەزەکە مناڵی تری ببێت بۆی کەوا بێتە دایکی مناڵەکانی ئەمانی با لە بەرچاو بێ. ئەمە کە لە بەرچاوێ بێ یعنی ڕاستی شەکەن خۆی پیاوی کورد هەر بەڕاستی یعنی زۆربەی زۆریان خۆشەویستی بە کەلیمات دەرنابڕێ،
بهێنانی گوڵ دەری نابڕێ بهێنانی دیاری دەری جژنیشێ بۆی دەربڕێ ژنیش خۆشەویستەکەی بۆ لەم دەربڕێ دنیای سۆشیال میدیایە بەس ئەوەیەوێ یعنی خوشکانمان هیوامان بەختەوەری هەموو خێزانەکانم بە سێری بەس عایلەکەی خۆی بکات چۆن بۆی باشە ئەنی چۆن من دەتوانین چاڵێکەری نەبێ لە سوۆشال میدیا فلان کەسی بینی ڕسمی خۆی دانا بۆ شێوازەی تر ئەمیش بە هاوسەری بڵێ ها فلانە کەس چۆن چی خۆشەویستی پێوتوە، دەربڕێ چی ئەو لە چی یادی بۆ هاوسەرگیریە کردووە. گوڵێکی بۆ بەر شتێکی بۆ برد با سێری کردەوەی ئەوەی تر کردەوەی پیاوەکەی بکە بە تایبەتی وتی لە بواری عسکەری شایەوە بزانم بڵێ بواری عسکەری لە بیئەیەکە ئیشەکات وشکە بیئەی فەرمان و جێبەجێکردن و نیزام و تەنزیمە ئەمیش ینی بێتەوە ماڵەوە ناتوانێت یەکسەر بیگۆڕێ بۆ بیئەیەکی ڕۆمانسی و قسەی نەرم و قسەی ناسک قیچەکە باوەی لێ قوبوڵ بکە بە بڵێ ئەم پیاوەم مەسلمانووە لە دەرەوە توانای ئەمەی نییە بەس بەکردەوە بۆی دەربڕێم 15 ساڵە کە منی خۆشێ 15 ساڵە نایەوێت لێم جیابێتەوە 15 ساڵە تەحملی بۆڵە بۆڵەکانی منەکات تەحملی ئەی کات بە تاکێت چونکەم خوشکەکە گەشتوتە ئەوەی مشکلەکەی بەرێتە دەرەوە چەند جار لەگەڵ پیاوەکەی شامەی کردووە لەبەرەوە ئەم خوشکە یەکەم جار بیر لەوە بکاتەوە کەم پیاوەی ئەم ڕەنجانی بۆ داوە هاتۆتە پێشەوە ژیانی لەگەڵا بەش کرد زۆر جارێ مەژەڵین ئەوش زۆر جار مبرر نییە کە پیاک غیراکە لە ژنەکەی ئیتروای لەبێ بیشکێنێ لە بەرچاوی خەڵکە تۆڕە بێت لە بەرچاوی خەڵکە لە ژنەکەی ینی زۆر جارڵین ئەم ژنەش ئەیخۆ هەستی هەیە ینی ناخۆشە تۆ پیاوەکەت لە بەرچاوی کۆمەڵێک خەڵکە بتشکێنێتەوە ئەمەش ینی هەست برینارەکە هەست برینارەکە وای لێ ئەڵی کورە ئەو خۆشەویستیم هەر نەویستەگەر بۆ شەوازە غیرەم لێ بکات ئەی ئەمە لەم کاتەیە ئەم ژنە چی بکە ینی چەند جارە بیشکێنێتەوە لە بەردەم خەڵکە ناخۆش نییە بۆ ژن بە بەس ئەتوانێت هەر لە یەکەم قۆناغ و دووەم قۆناغە یەکەم جار و دووەم جارە بیوەستێنە بەچی مثلن ئەزانێک کەم پیاوی زۆر خۆشەوێ بێدەنگ بۆ خۆی دانیشێ هەست بکانی بێزاری خۆی بە بێدەنگی دەرببڕێ بە تاکید پیاوەکە ئێشی پێگە لە ناخی خۆشە چونکە و لە کاتێکم مەغڵوێستەی نواندووە کە تووڕە بووە عادەتەن لە کاتی تووڕەیشا ئینسان زۆر کەس وەکو لە عقلی لای خۆی نامێنێ هەروایە لە کاتی تووڕەی بوو نامەی کردو جاری دووەم و سێم و چەند جارە محاسبەی خۆیەکە محاولەکە خۆی بگرێ لەو کاتانە بەڵام یعنی ئەمە لە بینی ژن و پیاوە هەر بەڕاستی قوربانی دانیوێ قوربانیدانە بەس مناڵەکانیش تەسیرە بن ینی تۆ زۆر جار کە پیاو ببینی تۆ ڕابێ لە ژنەکەی بە تایبەتی تەریقی بکاتۆ لە ناو کۆمەڵەکە ئیتر مناڵیش پێی ناخۆشە بێ زۆر زۆر مناڵ لەگەڵ دایکە زۆر پێ ناخۆشە کە باوکی دایکی تەریق بکاتۆ لە بینی کۆمەڵێک خەڵکە مامۆستاگیان زۆربەی جار وایە ئێستا بڕۆ سێری ئەو گەنجانەمان بکە کە زۆربەیان گری دەرونیان هەیە زۆربیان حاڵەت یعنی دەرمانی هینە خۆن ئارامکەرەوەی دەرونیە خۆن ئللا سێر بکە خێزانەکەیان یا باوکیان یا دایکیان معاناتی هەیە یعنی مناڵ کەیتە ناو کۆمەلگا یا بەرهەمێکی زۆر زۆر جوانی دایک و باوکەکەیە یا قوربانیەکی یا دایکە یا باوکە یای هەردووکیانە هەن یەکسەر هەستی پێەکەی سەم زۆر جارکە لە دەرەوە هەستیان پێکەم ئەوی کە زۆر زۆر مرتاح بێزانم کە لە ماڵەوە لە جێوێکی زۆر مرتاحی هاتۆتە دەرەوە هەندێ مناڵیشە بینی بێتاقەت خەمبار ئێستا هەیە ئێستا بۆ ڕاشکاری بۆ لای ئێمە قوتابی زان کۆیە ئەڵە مامۆستا من گرەیەکی دەرونیم هەیە لە مناڵیەوە تا ئێستا لەگەڵمایە تا ئێستا کچە بۆ توێتی من ناوێرم هاوسەرگیری بکەم باوکم ئەوەنە تووڕە بۆ لە دایکم ئەوەنە قسەی بە دایکم و تۆ ئێستا ترسم هەمان شت لەسەر منە دووبارە بێتەوە یعنی ها هەڵی گرتۆ لەگەڵ خۆی تا کاتی هاوسەرگیری ئێستا ترسی هەمان تەجروبە دووبارە بێتەوە هەمان ئەزمون بۆی دووبارە بێتەوە